بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 49. ساغ بکەوە پرسیاری 1 ڕوون بکەوە چۆن سیفەتی بەشینەوە بۆ دۆزینەوەی 7 جاران 82 بەکاردەهێنرێ هەنگاوەکانیش دیار بکە. 7 جاران 82 ئەم لێرە بەو شێوەیە کردیتم 7 جاران 82 نووسیە پاشان بیرم کردەوە 82کەی بکەمە دوو ژمارە بەشینەوە ئەنجام بدەم. ئەو دوو ژمارە چیە؟ یەکەچان ئاسانە سفری هەیە لە خانەیەکان 8ە ئەویدی 2 چونکە کە دوی کۆ بکەمەوە لەگەڵ 8 یەکسانە بە 82. ئەوجا 7 بێگومان جارانی 2 و جارانی 8 7 جاران 2 یەکسانە بە 14. 7 جاران 8 زۆر ئاسانە یەکسەر سفرەکەی دەنووسمەوە و 7 جاران 8 دەکا 56. ئەوجا 14 و 56 کۆ دەکەمەوە لە خانەیەکان دەست پێ دەکەم 4 کۆ سفر هەر 4 و 1 کۆ 6 یەکسانە بە 7 5 کۆ سفر لێرە هیچ نییە هەر دەکا 5. ئەنجامی لێکدان کردیە 574. بێگومان ئەمن ئەگەر نەزانم 7 جاران 8 دەکا چەند دەتوانم 8یەکەش بکەمە دوو ژمارە واتە بەشینەوە مەرج نییە هەمیشە ئەو ژمارەی تەنیا بکەمە دوو ژمارە دەتوانم بیکەمە 3 ژمارە واتە 82 بکەمە 2 کۆ 40 کۆ 40. ڕەنگە ئەمن نەزانم 7 جاران 8 دەکا چەند ڕەنگە بزانم 7 جاران 4 دەکا چەند کاتە کو ئاسان بیلۆ من دەتوانم ئەوها بەشینەوەی ئەنجام بدەم. هەرچەندە لێرە لەو کتێبەی ژمارەکانیان تەنیا کردیتە دوو ژمارە بەڵام دەتوانین بکەینە زیاتر لە دوو ژمارە ئەگەر زانیمان 7 جاران 8 بۆ وێنە ئاسان نییە. پرسیاری کاغەزی 4 گۆشەی بەکاربهێنە بۆ ئەژمێرکردنی ئەنجامی لێکدان. پرسیاری 2 10 جاران 18 بێگومان لێرە چونکە یەک لە ژمارەکان سفری لەگەڵا ئەوە زۆر ئاسانە سفرەکەی دەنووسمەوە و 8 دەنووسم 10 جاران 18 یەکسەر دەکاتە 108 پێویست ناکە سیفەتی بەشینەوە بەڵام ناچارم چونکە داوام لێکرایە بچم کاغەزی 4 گۆشەی بەکاربینم. لێرە کاغەزی 4 گۆشەی درێژی ئەو لاکێشەی کە دروستی دەکەم دەکاتە 8 پانیەکەشی دەکاتە 10 واتە ئەو لایە سۆرە دەکاتە لایە سەوزەکەش دەکاتە 8 کەواتە بە ئەوەش ئەو هاوی ئەوجە ئێستا چ دەکەم چونکە دا بەخۆی ژمارەی ئاسانە 8 دەکەمە دوو ژمارە بەشینەوە لە 8 ڕووبدا دەیکەمە 10 کۆ 8 کەواتە 8 دەکەمە 8 و کۆ 10 بە ئەو 8 لێرە بی لێرەش 8 و 10 ئەوجە دەینم بێگومان ئەمن کو دروستم کرد یەکەم جار ئەو لاکێشەیەم کو دروست کرد 8 4 گۆشەم ژمارد بە ئاسۆیی و 4 گۆشەشم ژمارد بەستوونی ئەوجا دروستم کرد. ئێستا 8 جاراندا
ژمارەی ئەو چار گۆشانەنا کە دەکەونە ناو ئەو لا کێشەی ئەگەر بیان ژمێرم. بەڵام لێرە بە ژماردن نییە، زیاتر بەڕوون کردنەوەیە. کەواتە ئێستا ئەمن هەژدەکەی دەکەمە 10 و 8. ئەو لایە سەوزەی دەکەمە 2 بەش، یەکەچیان 8 چوار گۆشە ئەوی دیژدا، هیچ کێشە نیە ئەگەر 8 لێرە بوو 10 لێرە بوو. ئەوجا دەینم ئەوها 10 چوار گۆشەی دەژمێرم، زانم دەیە یان نە. ئەوجا ئێستا ئەو ڕووبەرە پەمبەیە دەکاتە 10 جاراندا، ئەو ڕووبەرە سەوزەش دەکاتە وابزانم ڕەنگە هەڵاکم کردبی با بیان ژمێرم، زۆر ئاسان نیە ژماردن. 1 2 3 4 5 6 7 8 ڕاستە. کاتە تۆزەک ئەوها ئەو ڕووبەرە سەوزەش کەسکەکەش ئەوها تۆزەک ئەوها لە کاتی لێکدانی ئەو دوو ڕووبەرە یان ئەو دوو ڕووبەراوەی ڕاستی بی، یەکەچیان دەکاتە 10 جاراندا، ئەویدی دەکاتە 10 جاران 8. پاشان کۆیان دەکەمەوە 10 جاراندا دەکا 100، 10 جاران 8 هەشتا، 100 کۆ 8 دەکا 180. بەڵام ئەگەر بمەوێ ڕوونی کەمەوە ئەوها ڕوونی دەکەمەوە 10 جاراندا دەکا 100، ئەوجا 10 جاران 8 دەکا 80. پاشان 100 کۆ 80 هەردوو ڕووبەرەکە کە دەکاتە ڕووبەری هەموو لاکێشەکە دەکا 180، لە هەمان کات دەکاتە 18 جاران 10 کە ئەمن هەمبوو. ئەوە ڕوونکردنەوەی بەو شێوەی کە ئەمن هەز دەکەم ئاسانە. بە شێوەیەکی دیکە کە لە کتێبەکەی ڕوونی دەکەنەوە هەز دەکەم زۆر ئاسان نییە، بەڵام دەتوانم ئەویش ڕوونکەمەوە بە ئەو ژمارانە لێرە لابەم تۆزەک هەتا ئەو جۆریش ڕوونکەمەوە بە هەمووی ئەوانە لێرەدانێ. ئێستا ڕوونکردنەوە کە ئەوهایە لە کتێبەکەی ئەوها ڕوون دەکەنەوە. دەنووسن 18 جاران 10، ئەوجا هەژدەکەی ئەوها دەکەنە 8 کۆ 10، پاشان جارانی 10. ئەوجا بە یەکتر بەستن یەکەم جار ئەو 8ەی دەبەستم بەو دەیەی کەواتە 8 جاران 10، بە یەکتر بەستن کۆ لە مابەینێ چونکە ئەو کۆیە هەیە، ئەوجا ئەو دەیە جارانی ئەو دەیە. بەڵام هەز دەکەم ئەو شێوەیە تۆزەک ئاسان نییە. 10 جاران 10 دیسان کەوانە. ئەوجا لە خوارێ ئەو جارەی 8 جاران 10 8 کۆ 10 جاران 10 100، پاشان 8 کۆ 100 دەکا 180. ئەنجامی لێکدان ئەوەی ڕاستی بی وەکو گوتم ئەنجامی لێکدانی 10 لەگەڵ 8 زۆر ئاسانە، پێویست ناکە بەشینەوەی بکەم لۆ ژمارە 8، بەڵام تەنیا چونکە داوام لێکرایە لێرە ڕوونی دەکەمەوە کە ئەوها دەکرێت. ئەگەر نا دەتوانی بە هەموو جۆرێک بە خۆت پێت ئاسان بی، بەو جۆرەش دەتوانی 10 جاران 8 لە کاتی دروستکردنی ئەو ڕووبەرانە و 10 جاران 10 و پاشان 8 لەگەڵ 100 کۆ بکەیەوە. ئەوە تەواو. بێگومان ئەمن پێویست ناکە هەموو پرسیارەکان شیکارکەم، چونکە کاتەکی زۆری پێدەوێ و چونکە هەمان ڕێساش دەگرمە بەر، کەواتە پێویست ناکە هەمویان، بەڵام لێرە هەتا پێم بکرێت چەند پرسیارەکی چا دەکەم. پرسیاری ژمارە 3 20 جاران 15 دیسان دەچم دروستی دەکەم. 20 جاران 15 بزانم لە چێ دروستم کردیە. لێرە خوێندکاری ژیر بە گەورەتر 10 جاران 8 دروست کرد کەوات بە ژماردنی چوار گۆشەکان،
نیوەی هیچ نەبی 10 جاران دەیەکەم لێرە دانا 8 جاران دەیەکەشم لێرە دانا. ئێستا دێمە لای 20 جاران 15. 20 چوارگۆشەی دەژمێرم بەستونی ئەو هێڵە سۆرە، پاشان ئەو هێڵە کەسکەش 15 دەژمێرم بە ئاسۆی. ئەوجا لاکێشەیەک دروست دەبی. پاشان ئەگەر بمەوێ کامە بەشینەوەی لۆ کامە ژمارە بکەم، ئەمن لۆ ژمارە 15 یان لۆ ژمارە 20 بەشینەوەی دەکەم، دەتوانم لۆ ژمارە 20 بکەم بەشینەوە بیکەمە 10 و 10. هەرچەندە زۆریش ئاسانە 20، بەڵام دەیکەمە 2 ئەوە بەشینەوە وابزانم ئەوهایە 2 کەواتە لێرە 10 لێرەش 10. 20ەکەم کردە 2 ئێستا هەمووی 20، بەڵام ئەمن کردمە 10 کۆ 10 کردمە 10 کۆ 10. ئەو دەیەشم پێویست نییە. ئەوجا ئێستا 2 ڕووبەرم بەدەستات. ئەو ڕووبەرە کە دەکاتە 15 جاراندا، چونکە 15 ئێرەش دەیە. ئەو ڕووبەرەش ئەویش دەکاتە 15 جاران 10. ئەوجا دەتوانم بنووسم 15 جاران 10 دەکا 150، دیسان 15 جاران 10 دەکا 150، 150 کۆ 150 دەکا 300. ئەوەش ئەوها. ئەگەرنا ڕێک کتێبەکەی دەگرمە بەر، ئەویش کووە بە ئەوە لێرە دانێم. کتێبەکە چ دەرێ؟ کتێبەکە ئەوها 20 جاران 15، 20ەکەی دەکەمە 10 کۆ 10. ئەوها 10 کۆ 10. 15کەش وەچ خۆی هیچ ناکەم، دەنووسمەوە. ئەوجا ئەو دەیە جارانی 15ی 10 جاران 15 یەکتر بەستن کۆ دیسان ئەو دەیە جاران ئەو 15. پاشان 10 جاران 15 150 کۆ 10 جاران 15 150. ئەوجا 150 و 150 300. ئەوە ڕێی کتێبەکەیە. بەڵام پێویست ناکە ئەوها بە ئاڵۆزیش، تەنیا لێرە هەروە بە چاو 20ەکەی دەکەمە 10 و 10 جارانی 15ی دەکەم 2 جار تەواو دەبی. بەڵام بە هەردوو ڕێی بزانین باشە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 4 23 جاران 6. 23 جاران 6 ئەمن لێرە 23 چارگۆشەم ژمارد بە ستونی، 6 چارگۆشەشم ژمارد بە ئاسۆی. ئەوجا ئێستا ئەمن 23کەی دەینم دەیکەمە 2 ژمارە دەیکەمە 20 و دەیکەمە 3. کەواتە ئەو 23 با لێرەبی دەیکەمە 20 کۆ 3. هێڵەکەش لێرە دادەنێم، ئێرە 6ە پانیەکەی کە دەیکەمە 3 ئەوها. ئەوجا 2 ڕووبەرم بەدەست دەکەوی، ئەو ڕووبەرە لەگەڵ ئەو ڕووبەرەی 2 ڕووبەر ئەوها. ئەوجا ئێستا 6 جاران 3 ڕووبەری ئەو لاکێشە شینە یان کەسکە و 20 جاران 6ش ڕووبەری ئەو زەردەی. پاشان کۆیان دەکەمەوە. ئەنجامی لێکدانی 23 جاران 6م بەدەست دێ، کەواتە 20 جاران 6 دەکا 120. پاشان 3 جاران 6ش دەکاتە 18. 120ش کۆ دەکەمەوە لەگەڵ 18ی ئەوها دەبی بکاتە 138.
ئەوە ئاسانترین ڕێیە وەکو ڕێ کتێبەکەی نییە بە من ئەوە ئاسانترە ئەوها هیچ هەڵەش نییە ڕێ کتێبەکەشم دوسێ جار ڕوون کردەوە کەواتە زیاتر پێویست ناکە ڕوونی کەمەوە. پرسیاری 5 نازانم چام کردیاننا 30 جاران چاردا چام کردێ دیارە چاردەم بە دوور و درێژی دانایە بە ئاسۆی سیەکە ببورن سیەکە بە ئاسۆی دانایە سی لێرە سی لێرەش سی چاردەش بەستونی لێرە چاردا ئەو سۆرە لێرەش چاردا لا کێشەکەم بەدەست هات. ئێستا ئەگەر بمەوێ کامە ژمارەی بکەمە بەشینەوە لۆ کامە ژمارەی لۆ چاردەکەی چاردەی دەکەمە دە و دەیکەمە چار دە و چار کەواتە ئەگەر لێرە دەیکەمە دە و چار چار زۆر ئاسانە 1 2 3 چواری دەژمێرم 4 چار گۆشە ئەوجا هێڵەکەی دەچێشم کردمە دوو لێرانە ئەوهانە ببورن دەبی چاردەی بکەمە دوو ڕاستە نەکسیەکە ئەوها نەبوو و ئەوەی لابم چاردەی ئەمن دەکەمە 1 2 3 4 ئەوها ببورن ئەوهام کرد چاردەکەم کردە دوو بەش دە و چار ئەوی تکەش دەیە ئەوجا دوو ڕووبەرم بەدەستێ ئەو ڕووبەرە ئەوها لەگەڵ ئەو ڕووبەرەی ئەو دوو ڕووبەرە ئێستا ئەو ڕووبەرە سۆرە دەکاتە 4 جاران سی 4 جاران سی بەخۆی 30 جاران چاردەیە ئێستا ڕووبەرە سۆرەکە 4 جاران سی ڕووبەرەکە سەوزەکەش 10 جاران سی ئێستا چاچیان دەکەم 10 جاران سی و 4 جاران سی سۆرەکە 4 جاران سی 4 جاران سی زۆر زۆر ئاسانە دەکاتە 120 ئەوە تەواو 120 تەواو سوورەکە 120 ڕووبەرەکەی ڕووبەری سەوزەکەی چەندە ڕووبەری سەوزەکەش یان کەسکەکە 10 جاران سی 10 جاران سیش زۆر زۆر ئاسانە دەکا 300 ئەوجا ئێستا 300 کۆ دەکەمەوە لەگەڵ 120 300 و 120 دەکاتە 420 420 زۆر زۆر ئاسان بوو 420 کەواتە 30 جاران چاردا دەکاتە 420 بگەڕێمەوە سیفەتی بەشینەوە لەسەر لە نوێ بۆ نووسینی هەر بڕێک بەکاربینە پاشان ئەنجامی لێکدان ئەژمێر بکە پرسیاری ژمارە 6 7 جاران 26 لێرە 26ەکەی بە 6 سیفەتی بەشینەوە دەیکەمە 6 کۆ 20 یان 20 کۆ 6 هیچ کێشە نییە 26ەکەم نووسی وەکو 6 کۆ 20 ئەوجا 7 و 6 بە یەکتر بەستن 7 جاران 6 کۆ بە یەکتر بەستنی 7 لەگەڵ 20 ئەوجا ئێستا 7 جاران 6 دەبی بزانم دەکات 42 کۆی دەکەمەوە لەگەڵ 7 جاران 20 سفرەکەی دەنووسم 7 جاران دوش دەکات چاردا ئەوجا ئێستا زۆر ئاسانە هەموو کەس دەبی بزانی 140 کۆ 42 دەکاتە چەند پرسیارەکەی پاشی ئەو 9 جاران 24 24 دەکەمە 4 کۆ 20
9 جاران 4 دەکا 36 و 9 جاران 20 دەکا 180 ئەو 36 و 180 کۆ دەکەمەوە دەکاتە 216. پرسیاری پاشی ئەو 26 جاران 3 26 جاران 3 پرسیاری 8 26 دەکەمە 6 کۆ 20 جاران 3 6 جاران 3 دەکا 18 و 20 جاران 3 دەکا 60 60 کۆ 18 ئەمن کۆی ناکەمەوە دەیهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. پرسیارێکی پاشی ئەو 7 جاران 15 15کەی دەکەمە 5 کۆ 10 7 جاران 5 دەکا 35 و 7 جاران 10 دەکاتە 7 35 و 7 دەکاتە 105. ئەوجە ئێستا تەواو بووین لەو جۆرە پرسیارانە. ڕاهێنان وشکاری پرسیارەکان کاغەزی چوارگۆشەی بۆ ئەژمێرکردن دیسان بەکاربێنە. ئەمن بەداخەوە ناتوانم دانیشم یەک ئەو پرسیارانە چاکەم، ڕەنگە ئەو پرسیارم چاکردبی یان دوور لەوانە هەمویان نا. با بچم بزانم پرسیاری ژمارەدا 5 جاران 17 5 جاران 17 بە ئاسۆی 17 چوارگۆشەم دروست کرد و بە ستونیش 5 چارگۆشەم دروست کرد. ئەو لاکەشەیە دروست بوو ئەو جدوایە بەشینەوە دروست دەکەم لۆ 17 دەیکەمە 10 و 7 10 کۆ 7. ئێستا ئەوەی ڕاستیبی زۆر ئاسانە. لێرانە ئەمن دوو ڕووبەرم بەدەست هات. ئەو ڕووبەرە کە دەکاتە 5 جاران 10 5 جاران 10 دەکا 50 لەگەڵ ئەو ڕووبەرەی باداینێم هەتا دیاربی دوو ڕووبەری جودانە وەکو یەک نییە. بە بیکەمە ڕەنگە چی ئاسان ئەو ڕەنگە هەتا دیاربی کاتە ئەو ڕووبەرە نارنجیا دەکا 5 جاران 10 ئەوی دیکەش دەکا 5 جاران 7 5 جاران 7 35 و 5 جاران 10 دەتوانم ئەو هەبینووسم. 5 جاران 7 کۆ 10 5 جاران 7 دەکا 35 یەکسەر دەینووسم کۆ 5 جاران 10 دەکا 50 35 و 50 هەموو کەس دەبی بزانی دەکاتە چەند. ئەوە تەواو. پرسیارەکەی پاشی ئەو 16 جاران 9 ئەمن ئەو جارەی تۆزەک لاکێشەکەم بە گەورەی دروست کرد. چوارگۆشەکان تۆزێک گەورەترن، ئەو چوارگۆشانە زۆر گچکە بوون، هەستم کرد ناتوانم 16 بژمێرم بەو گچکانە، زۆر کاتی دەویست بەو گەورەی دروستم کرد. 16 چوارگۆشە و 9 چوارگۆشە بە ستونی. ئەو جا ئێستا دەبی ئەمن 16کەی دەینم دەیکەمە 6 کۆ 10 واتە لێرە ئەو لایە ڕووبەرەکەم کردە لە لێرانە لە لای ڕاست 6 چوارگۆشەیە لە لای چەپیش 10 چوارگۆشەیە. ئەو جە دوو ڕووبەرم بەدەست هات. ئەو ڕووبەرە گەورەیە ئەوها کە دەکاتە 10 جاران 9 ڕووبەرە گچکەکەش دەکاتە 9 جاران 6. ئەو جە ئێستا ئەگەر بمەوێت چاچیان کەم ئەوها دەنووسم 16 جاران 9 16کەی دەکەمە 6 کۆ 10 ئەوها 9کەش دەنووسمەوە. ئەو جە 6 جاران 9 یەکسەر دەکاتە 54 کۆ 10 جاران 9 دەکاتە 90 ئەو جە 54 و 90 کۆ دەکەمەوە
دەبی بکاتە 144 تا پرسیارە بزانم تەواو وا بزانم چی دیکە ئەو پرسیارانە دەهێڵمەوە 20 جاران چاردە باوەڕ ناکەم چاکم کردبی چاکم نەکردیە کەواتە لێرە ڕادەوەستم چونکە 20 جاران چاردە خوێندکارژیر تەنیا چاردەکەی بکە 4 کۆدا لێرەش 33 جاران 6 33ەکەی بکە 3 کۆسی ئەوجە جاران 6 جاران 6 زۆر ئاسانە 3 جاران 6 هەژدە و دیسان 30 جاران 6 180 کەواتە ئاسانە چاچیکەی سیفەتی بەشینەوە سەر لە نوێ بۆ نووسینی هەر بڕێک بەکاربینە لێرەش هەز دەکەم پێویست ناکە ئەمن هەمویان شیکارکەم چاردە بۆ وێنە دەکەینە 4 کۆدا جارانی 8 4 جاران 8 32 کۆ 10 جاران 8 هەشتا ئەوجە دوایە 32 هەشتای کۆ دەکەینەوە کە زۆر ئاسانە پرسیاری 15 ئاسانە 34ەکەی دەکەمە 30 کۆ 4 8 جاران 4 و 8 جاران 30 پرسیاری 16 وا بزانم چام کردیە 9 جاران 37 9 جاران 37 ئەمن 9ەکەم هێشتەوە 37م کردە 7 کۆ 30 پاشان هەستم کرد 9 جاران 7 زۆر کەس نازانی هەفتەکەشم کردە 2 کۆ 5 هەستم کرد ئەوها ئاسانە ئەوجا ئێستا یەک دەینم ئەو 9 جارانی یەکێکی ئەو ژمارانە دەکەم 9 جاران 2 لێرە دەنووسم 18 9 جاران 5 لێرە دەنووسم 45 9 جاران 30 سفرەکە دەینمە خوارێ 9 جاران 3 27 ئەوجە دوایە ئەو سێ ژمارانە کۆ دەکەمەوە 8 کۆ 5 دەکاتە 13 و 1 کۆ 4 5 لەگەڵ 7 12 لەگەڵ یەکیش 13 ئەوجە 2 کۆ 1 دیسان 3 کردیا 333 پرسیارەکانیش شیکار ناکەم چونکە زۆرە و کاتیشم نییە و هەمان ڕێساشە لێرانە ڕەنگە پێویست بی هەردوو ژمارەکان بکەمە لێرە ڕەنگە ئاسان نەبی ئەو پرسیارە 12 جاران 26 ناچارم 12ش بکەمە ڕەنگە ئەوەی شیکار بکەم 12 جاران 26 هەز دەکەم ئاسان نییە 12 جاران 26 12 جاران 26 ئەگەر 26ەکەی بکەمە 12ەکەی بنووسمەوە وەکو خۆی 26ەکەی بکەمە 6 کۆ 20 ئەوجا 12 جاران 6 ئاسانە 2 جاران 6 12 6 جاران 1 6 1 7 کۆ سفری دەنووسمەوە 2 جاران 2 4 2 جاران 1 2 زۆر قڕس نەبوو ئەوجا 72 240 کۆ بکەمەوە 2 لەگەڵ سفر هەردوو 7 و 4 11 2 یەکیش 312 ئیدی پێیناوێ ئەوانی دی چاکەم لێرە 12ەکەی بکە 10 کۆ 2 لێرەش 35 30 کۆ 5 لێرەش 32 30 کۆ 2 تەواو لێرەش 28 20 کۆ 8 ئێستا دێمە لای
دەقی بڕەکە سەر لە نوێ بە بەکارهێنانی سیفەتی بەشینەوە بنووسە، پاشان بەهای بڕەکە ئەژمێر بکە. دەبی بەهایەکەش ئەژمێر بکەم. نۆ کۆ پیتی ن کۆ هەشت. ئەمن دەچم یەکسەر لە جیاتی پیتی ن دەنووسم دا، کەواتە دەنووسم ببورن دەبیتە دەنووسم نۆ جاران ن کۆ هەشت. ئەوجا پیتی ن لا دەبەم دەنووسم دا، نۆ جاران نۆ جاران دە کۆ هەشت. ئێستا نۆ جاران دا بە یەکتر بەستن، بەڵام ئەمن یەکسەر جارانی دەکەم. نۆ جاران دە نەوەد کۆ نۆ جاران هەشت حەفتا و دوو. نەوەد و حەفتا و دووش کۆ بکەوە دەکاتە 162. ئەوە بەهای بڕەکەم دیتەوە. پاشی ئەوەی کە زانیم پیتی ن دەکاتە دا. بە هەمان شێوە پرسیارەکانی دیش لێرە لە جیاتی پیتی س دەنووسم 20، کەواتە یەکسەر 8 جاران 4 دەکا 32 کۆ 8 جاران 20 دەکاتە با بنووسمەوە 8 جاران 20 دەکەی 8 جاران 20 دەکاتە 160. ئەوجە 32 کۆ بکەوە لەگەڵ 160. پرسیاری 24ش پیتی ت دەکاتە 40، کەواتە 3 جاران 6 یەکسانە بە 18 کۆ 3 جاران 40 دەکاتە 120. ئەوجە 18 کۆ بکەوە لەگەڵ 120 دەکاتە 138. پرسیاری 25 پیتی س یەکسانە بە 8 یەکسەر 5 جاران 8 5 جاران 8 دەکا 400 400 کۆ 5 جاران 7 35 کەواتە دەکاتە 435 بەهایەکە 435. پرسیاری 26 پاشا 4 شەتڵ تەماتەی هەیە. هەر شەتڵەی لێرە نووسیتیان شتڵەی، لێرەش نووسیتیان شەتڵ. ئایا کامە ڕاستە؟ شەتڵ یان شتڵ؟ هەر شتڵەی هەفتانە 4 دانە دەگرێ، 4 دانە تەماتە دەگرێ. پاشا بەرهەمی 3 هەفتەی لەگەڵ 3 لە هاوڕێکانی بەش کرد. هەر یەکەیان چەند تەماتەی بەرکەوتووە. پرسیارەکی تۆزەک ئالۆزە. ئالۆزیش مەبەستم ئالۆز باش نووسرایە، ئەوەی ڕاستی بی، بەڵام بە چاوپۆشی لە شتڵ و شەتڵ دەنا پرسیارەکی دەقەکە باش نووسرایە. پرسیارەکی تۆزەک بیرکردنەوەی دەوێت زیاد لە پێویست. هەندێک زانیاری هەیە کە هەست دەکەم وەکو ئەوەی وایە شاراوە بی. ئێستا ئەمن بچم ڕوونی کەمەوە. لێرە ئەمن شەتڵەکانم نووسی، شەتڵی یەکەم و شەتڵی دووەم و شەتڵی سێەم و شەتڵی چارەم. ئەوها گریمانەوە شەتڵە تەماتەیە. 4 شەتڵە تەماتەم هەیە یان پاشا هەیتی 4 شەتڵە تەماتە. هەر شەتڵەی
لە هەفتەی هەر شتڵەی هەفتەی 4 تەماتەی دەگری وابزانم ئەوها بوو هەفتانە 4 دانە تەماتە دەگرێ ئەوها بوو 4 دانە تەماتە واتە لە هەفتەی یەکەم ئەوها هەفتەی یەکەم هەر شتڵەی هەرچەندە ئاسان نییە هەر شتڵەی وەکو یەک بگری تەماتەی بەڵام ئەوە پرسیارەیەتی هەر شتڵەی لە هەفتەی یەکەم 4 دانە تەماتەی دەگری ئەوە 4 دانە تەماتە لە هەفتەی یەکەم 4 دانە تەماتە لێرش لە هەفتەی یەکەم 4 دانە تەماتە شتڵی دووەم لە هەفتەی یەکەم 4 دانە تەماتەی دیش لە هەفتەی یەکەم هەر شتڵەی 4 دانە 4 دانە 4 دانە 4 دانە ئەوها تەماتەکان مەرجنینە وەکو یەک بن ئێستا هەفتەی دووەمیش بە هەمان شێوە 4 دانە 4 دانە 4 دانە وە 4 دانە ئەوە هەر 4 شتڵەکە ئەوەش هەفتەی دووەم هەفتەی دووەم ببوور هەفتەی سێم بە هەمان شێوە هەفتەی سێمیش دیسان 4 دانە تەماتەی گرت هەر شتڵی ئەوەش هەفتەی سێیەم هەفتەی سێم ئێستا چەند دانە تەماتە هەیە نازانم بەڵام دەتوانم بزانم چەندە پاشا دەینی چ دەکا هەموو ئەو تەماتانە لەگەڵ 3 لە هاوڕێیەکانی بەش دەکا ئەو جەبا بزانم هەموو تەماتەکان چەندن 4 شتڵ هەر شتڵەی 4 تەماتە 3 جار واتە ئەمن دەبیبینم 4 جاران 4 جاران 3 بکەم تا بزانم هەموو تەماتەکان چەندن ئەگەر نەزانم کاتیشم هەبوو لێرە تەماتەکان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 هەتا دوایی ئەوهاش دەبی ئەگەر تاقیکردنەوە بوو کاتت هەبوو دەتوانی تەماتەکان بژمێری وێنەکانیان دروست بکەی هەموو شتێک دەبیتن بۆ بیرکردنەوە بەڵام لێرە ئەمن دەینم 4 جاران 4 جاران 4 جاران 3 4 جاران 4 دەکاتە 16 جاران 3 دەکات چەند ڕەنگە ئاسان نەبی کەواتە ئەمن بینم 16 جاران 3 چاکەم بە جۆرەکی هەتا تێی بگەم کووە 16 بکەمە 16 لێرە بنووسم 16 جاران 3 ئەوها 16 جارانی 3 بکەم ئەو جە 16کەی بکەمە 6 کۆدە چونکە بابەتەکەمان لەسەر بەشینەوەیە جاران 3 ئەو جە 6 جاران 3 دەکاتە 18 کۆ 10 جاران 3 دەکاتە 30 ئەو جە 18 و 30 کۆ بکەمەوە یەکسان دەبی بە 48 دانە تەماتەیە ئێستا پاشا دەینی ئەو 48 دانە تەماتەی لەگەڵ 3 لە هاوڕێکانی بەش دەکا واتە ئەمن ئەوها تێدەگەم بە خۆی و 3 لە هاوڕێکانی واتە ئەمن دەبی ئەو 48 بینم دابەشی 4 بکەم چونکە 3 هاوڕێ پاشاش بە خۆی دەکات 4 کەس 48 دابەش 4 دەکاتە 12 کەواتە هەر کەسەی 12 تەماتەی بەبەردەکەوی بە تێگەیشتنی من لەو پرسیارە هەتا بڵێ پرسیارەکی باش بوو بەڵام وەکو گۆتم تۆزێک زانیاری شاراوەی تێدا بوو ئەوە بە لێکدانەوەی من
پرسیاری 27 پرسیاری 27 هەڵا لەکوێیە؟ ئارام 7 جاران سی کۆ 7 نووسی دەکاتە 210 کۆ 7 و دەکاتە 217. ئایا ئارام هەڵی لە چێ کردیە؟ بێگومان ئارام هەڵی لێرە کردیە 7 جاران سی دەکاتە 210 بەڵام پاشان دەبی 7 جاران هەفتیش دەکات 49 لە بیری چوە بنووسی 49 لێرە لە جیاتی 7 دەبی بنووسی 49 ئەو جا 210 کۆ بکەینەوە لەگەڵ 49 یەکسان دەبی بە 09 هەر 9 1 و 4 5 259 259. پرسیاری 28 صفەتی بەشینەوە بۆ دڵنیابوون لە ڕاستی هاوکێشەکە بەکاربینە. هاوکێشەکەم هەیە لای ڕاستی ئەو هەیە لای چەپیشی 130. ئایا ئەگەر پیتی س بکاتە 20 ئایا شیکارە بۆ ئەو هاوکێشە یان نا؟ دەبی بچم ئەمن ساغی کەمەوە لێرانە هێمای پرسیاردانێم لە خۆم بپرسم ئایا ئەگەرە من پیتی س لام برد 20م دانا لێرە ئەو جا لای ڕاستم تاو توێ کرد ئایا دەکاتە 130 یان ناکاتە 130 لەبەر هەندێ دەچم دەینم 5 جاران 20 یەکسەر دەکاتە 100 دەنووسم کۆ 5 جاران 6 دەکاتە 30 ئەو جا 100 کۆ 30 دەکاتە 130 دەنووسم بەڵێ یان دەنووسم بۆ دڵنیابوون لە ڕاستی هاوکێشەکە بەکاربێنە پیتی س دڵنیامە ئێستا کە پیتی س یەکسانە بە 20 بەڵێ پیتی س شیکارە بۆ هاوکێشە دڵنیابووم بەهۆی صفەتی بەشینەوە توانیم بزانم کە لای ڕاست کردیە 130 لای چەپیش هەر بەخۆی 130 بوو کەواتە زۆر باش. پرسیاری 29 چاناکەم ڕاوە بکە ئەوە یەک کاژێرە ڕاوە دەکەم کەواتە پێویست ناکە. پرسیاری سی 17کەم پیتی س کۆ 27 ئەژمێر بکە کە پیتی س بکاتە 4 ئەمن دەچم پیتی س لا دەبم دەنووسم 4 ئەو جە ناو کەوانەکە 17 چاری لێ بڕوە دەکات چەند 17کەم 4 دەکاتە 13 کۆ 27 13 کۆ دەکەمەوە لەگەڵ 27 دەکاتە 3 و 7 10 و 20 30 و 10 40 هەمووی کردیە 40. پرسیاری 31 بۆ نزیکترین دەیەک نزیک بکەوە پاشان کۆی بکەوە. نزیکترین دەیەک دەبی ئەم بزانم کامە ڕەنووس دەیەکە هەمیشە ڕەنووسی لای ڕاستی فاریزە یەکەم ڕەنووس لە ڕاستی فاریزە دەیەکە کەواتە لێرە سەیەکە دەیەکە لێرەش 4ەکە دەیەکە کەواتە دەیەکەکان نزیک دەکەمەوە واتە هەموو ئەو ژمارانەی لە لای ڕاستی دەیەکەکەیە دەبنە 0 لایان دەبم فڕێیان دەدەم بەڵام پێشی ئەوەی ئەو ئیشەی بکەم دەبی تەمەشاکەم چییە ئەمن لای دەبم دەیکەمە 0 لێرە 6ە کەواتە 6 گەورەیە کە لای دەبم دەبی ئەو 4ەی کە نزیکی دەکەمەوە گەورە بی بە یەک دەبی ببیتە 5 کەواتە ئەو ژمارە دەبیتە 2 فاریزە 5 ئەدی لێرە چییە ئەمن لای دەبم فڕێی دەدەم 9ە 9 زۆر زۆر گەورەیە کەواتە 3ەکە دەبی بە 4 کەواتە ژمارەکان دەبنە چ یەکەمیان دەبیتە 7 فاریزە 4 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 فاریزە 5 ئەو جا 4 و 5 9 فاریزە دێتە خوارێ 7 و 2 دەکانەوە تا. پرسیاری 32
5 و 1 یەکسانە بە 6. 3 و 5 یەکسانە بە 8. فاریزە دێتە خوارێ. 0 و 2 یەکسانە بە 2. تاڵ. پرسیاری 32. هەشت و نۆ، هەشت کەم نۆ نابی. هەشت گچکەیە، دەچم ئەو نۆی خوڕ دەکەمەوە. نۆیەکەی کە خوڕ دەکەمەوە دەبی بە 8. ئەو سفرەی ئێرە دەبی بە 9. ئەو 8ش دەبی بە 18. 18 کەم 9 داکاتە 9. فاریزە دێتە خوارێ. 9 کەم 6 ئەو 6 یەکسانە بە 3. 8 کەم 5 یەکسانە بە 3. ژمارەکە بووە 33. فاریزە 9 دەیەک یان 9 بەش لە 10. پرسیاری 34. بەهای ڕەنووسی 8 لە ژمارە بنووسە. زۆر ئاسانە بەها. چونکە بەهای ڕەنووسی 8م دەوێ یەکسەر بێ بیرکردنەوە ئەو ڕەنووسانە هەموو دەبن بە 0. ئەو ئێستا دەیانووسم چەند سفرە. هەموو ڕەنووسەکانی لای ڕاست تەنیا کاریشم بەو ڕەنووسەی وە نییە، تەماشاشی ناکەم. کەواتە 1 0 2 0 3 0 4 0 5 0. ئەو جە هەشتەکەی خۆم دەنووسم. ئەوها ئەو جە بەهایەکەی دەنووسم. لێرە نزیککردنەوە نییە، تەنیا بەهایە. ڕەنووسەکانی لای ڕاستی ئەو ڕەنووسەی کە بەهایەکەی دەبینەوە هەمویان دەکەمە 0. ئێستا زۆر ئاسانە ژمارەك لێرە بەراورد دەکەم لەگەڵ ئەو ژمارەی ئەمن هەیتم. 5 0م هەیە. کامەیان 5 0 هەیە؟ 800 هەزار. بەهایەکەی 800 هەزارە. تاڵ. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 49. دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بشی.